بەداخەوە کێشەی سیاسی نێوان پارتی و یەکێتی تا ئێستا پەرلەمانی پەکخستووە نزیکەی مانگێکە. ئێمە لەگەڵەوەین کە پەرلەمانی کوردستان بە ئەرچی ئاسایی و یاسایی خۆی هەڵسێەوە بە زووترین کات کۆبوونەوە بکات، بە تایبەت لەسەر ئەو دۆخە لەسەر ئەو قەیرانێک کە ئێستا هەرێمی کوردستانی گرتوتەوە. بانگهێشتی ستافی ئەنجومەنی وەزیران سەرۆک و جێگر و وەزیری دارایی بکە، هەروەکو پێشتر یادداشتێکمان داوە بۆ ئەوەی باس لەو قەیرانە بکەین و چۆنیەتی ڕێگا چارەکان بخرێنە ڕوو و باس لەو کێشە مەعاناتە بکەین کە ئێستا لە هەرێمی کوردستان خەڵک پێوە گیرۆ دەبووە. بەڕاستی ئەوەش پرسیارێکە، یعنی لەو دۆخە لە هەموو کات زەرورترەکە پێویسترەکە پەرلەمانی کوردستان کۆب بێتەوە. من پێم وانییە کۆشت نەبێتەوە لە هەفتەکانی داهاتوو یان لە ڕۆژانی داهاتوو بێگومان دەبێ پەرلەمانی کوردستان میکانیزمێک دابنێت بۆ خۆ ئامادەکردن بۆ کۆبوونەوە لە چەند ڕۆژی داهاتوو. ئێمە پێمان وایە پارتی وێشی بەمەبەست وا دەکەن و دەیانەوێت پەرلەمان پەک بخەن، چونکە تاکە شوێنێک کە دەنجی مەعارەزە و دەنجی ناڕازی تێدایە و دەتوانێت لێرەوە چاودێری حکوومەت بکە تەنها پەرلەمانە. بۆیە ئەوان بەمەبەست دەیانەوێت پەرلەمان پەک بخەن بۆی هیچ بەربەستێک نمێنێ ئەوان بە کەیفی خۆیان مامەڵە بکەن، هەروەکو لە ساڵانی ڕابردوو کردویانە. ڕۆڵی هەموو لایەنەکان ئەوەیە کە فشار بکەن بۆ کۆبوونەوە.